بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، دیارە باسکردنی دەوڵەت و ئایندەی ئومەتی ئیسلامی بابەتێکی فورە، دوور و درێژ و زۆر گەورەیە و دەعائیمەکان و کۆڵەکانی دەوڵەتی موسڵمانان قسەی زۆر هەڵەگرێ لە باسی ئەوەی کە خەڵکی موسڵمان لە ڕووی عەسکەریەوە چۆن بێ، لە ڕووی تیجارەت و بازرگانیەوە لەناو دەوڵەتە چی ئەکا، لەگەڵ علومەکانە بە تایبەتی علمی طیبە چۆن پێش ئەکەوێ، لە فنونی جەمیلەیە چۆن و چی ئەکات، لە چ بوارێکەوە کارەکە، ئازادیە فکریەکان، ئازادیە عەقائیدیەکان، هەموو ئەمانە پایەن لەناو دەوڵەتی موسڵمانانە. ئەو دەوڵەتە موسڵمانەی کە یەتەوە سەر قاچەکانی خۆی وە نییە دەوڵەتێکی دواکەوتوو بێ و لە هەموو بوارەکانەوە ئەبێ کاری خۆی جێبەجێکەوە پێشکەوێ و تەقەنیەتێکی زۆر بەقووەت و بەهێز بەرپاکە لە هەموو بوارەکان و لە هەموو لاکانەوە. لە بەرەبەری کۆتایی ڕەمەزانە حەزم کرد بابەتێکی گشتی لەسەر ئەو کەسانەی کە دەوڵەت ئەبەن بەڕێوە بە زمانی ئەمڕۆ سیاسەتمەدارانی ناو دەوڵەت کێن، چکارن، چۆنن، صفاتیان، ئایا شتێک بە ناوی سیاسەتەوە لە ناو ئیسلامە هەیە؟ ئایا سیاسەت لە ڕووی شەرعەوە چۆنە و لە ڕووی عەدلی ئیلاهیەوە چۆنە و لە خارجی مەسائیلی ئیسلامە چۆنە سیاسەت؟ یەکەم شت وشەی سیاسەت لە هیچ ئاەتێکی پیرۆزی قورئانە مادەی سیاسەت نەهاتووە باز نەکراوە. لە فەرمایشتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم هاتووە کە ئەفەرمێ: كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي خلف نبي بعده. أفرمي بنو إسرائيل سياسة مداريان كاروباريان كي إبر بريوة پیغمبران عليهم الصلاة والسلام. هر کاتی پیغمبرێک نەمایە پیغمبرێکی تر ئاهات جێگەی ئەکردەوە ئەگرتەوە کاروبارەکانی بۆ ئەبردن بەڕێوە. وشەی سیاسە لێرەوە لە سونەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم ئیشارەیەکی بۆ هاتووە وەرگیراوە. عولەما لە پێشترا کاتێک کە کتێبیان نووسیوە لەم مەسئلە، کتێبەکان بە ناوی الأحكام السلطانية نووسراوە، وشەی سیاسەت نەبووە. دواتر بە ناوی الطرق الحكمية نووسراوە، هەندێک کتێب ساوێنە ئیبن القەیم کە کتێبێکی لەو باران نووسیوە، ماوەردی و ئەبوو یەعلا و ئەوانە هەموو ئەحکامی سوڵتانیان نووسیوە. لەگەڵ ئەمانە دواتر وردە وشەی سیاسەت هات و نظمی بۆ دانرا و یاسای بۆ دانا، وەکو تەواوی علومەکانی تر لە ئیسلامە چۆن علمی اقتصاد بە ناوی اقتصادەوە نییە، بە ناوی ترەوە هەیە، دوای ئەبێتە علمێکی سەربەخۆ بە ناوی اقتصادەوە، بە هەمان شێواز علمی سیاسەتیش بووە بەشێک و نظم و تایبەتمەندیەکانی خۆی بۆ دانرا. علەما ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر باسی ئەم بابەتیان کردو و زۆریش تعریفیان بۆ کردووە. تعریف باشترین جۆرێک کە تعریف کرابێت لە کۆی ئەوەی کە زانایان باسییان کردووە بریتیە لەوەی سیاسەت لە شەرعا، بریتیە لە بردن بەڕێوەی کاروباری خەڵکی موسڵمان لە ڕووی دنیایانەوە و لە ڕووی دینیانەوە. لە دینداریانە چۆن کار ئەبن بەڕێوە، لە دنیاداریانە چۆن کار ئەبن بەڕێوە. ئەمە کاتە سیاسەتی شەرعی. مۆسعب کەریم مدەڕیس ڕەحمەتی خوای لێبێ بە دوو کەلیمە هەموو مەفهومی سیاسەتی لە ئیسلامە بەیان کردووە. ئەفەرمێ سیاسەت فەرزە حوسنی ئیدارە، نەک فڕوفێڵی گەورەی بەدچارە. ئەفەرمێ سیاسەت فەرزە لەسەر موسڵمانان کە بریتیە لە حوسنی ئیدارەت، جوان بەڕێوەبردن، چاک بەڕێوەبردن، چاک بەڕێوەبردنی کاروباری موسڵمانان ئەکاتە سیاسەت. ئەمەی کە ئەمڕۆ لە دنیای سیاسەتی ئەمڕۆیە ئەیبینین فڕوفێڵی گەورە، هەر هەموو ئەمە ناکاتە سیاسەتێکی ئیسلامی، سیاسەتێکی ناشەرعیە.
وكو ابن القيم رضا رحمة الله لبي فرمي سياسة عادلة هي وسياسة ظالمة هي السياسة الظالمة ديار أو كبنيادي لسر أوهم فسادا راوك فيلتيا لخلق دروي زوريتيا أو هم يكاتت شيء أكاتا أو سياسة شرعية شريعة به شوازك بالبشتي ناكا بلكو أو زانا برزاني كبدرجاي ميجو إسلامي خطري سياستيان باس کردووە ئەگەر وردی ئەەکەیتەوە سەرەکەی بەشە ناشەرعیەکەی سیاستیان باس کردووە بنمونە ماوەسە سعیدی نورسی ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریا دا ببارێ ئەفەرمێ اللهم إني أعوذ بك من الشيطان والسياسة خوا پەنا ئەگرم بە تۆ لە شەیطان و لە سیاست کە سەیری مەوریدی ئەم قسە ئەەکەی لە کوێ فەرموویەتی ئەڵێ کەسێکی سیاسیم بینی پیاوێکی موسڵمانی وەکو منافق و بێدین پیشانەیە دانێکی منافقی بێدینی ئەکردە ئەولیای خوا بويا هاد بدل ما قبلهم اللهم إني أعوذ بك من الشيطان والسياسة كأما بشي سياسة الناشرعية كعلماء زور قصيان لسر كردوها يقزانانية لأمتي إسلامي هاتبه لبواري فقه إسلامي قصي كرده چونك فقه قوانين سياسة للائمة فقه شريعة بريتي لقوانين سياسة للائمة همويان باسي سياستك ناشرعية كردوها حتى پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم كاتك سيركي كسيك دزيئك ايانه واي هرچون بكن وابك دسي نبره افرمي قسم بخوا اگر فاطمه كسي محمد دزيبك دسي ابر تصورك اليره والنظريه سياسيه شرعي دروسه به سياسيه شرعيه ويكو بنو اسرائيل بسر ضعيفه جبجه كري يا ساكانو بسر كساني دز رويشتوان نكري اما انا هم الى باب سياستنا شرعي زور تفصيلاتي زور ناس مسري اما الى خدمتنا قسيك ابن حجر نقل كم افرمي والذي يظهر من سيره عمر في امرائه الذين كان يؤمرهم في البلاد انه كان لا يراعي الافضل في الدين فقط افرمي كاتك انسان سيري السيري امام عمر اكا كچون او اميراني هلا بجاردو اي ناردن بو دولتي مسلمان بو كاروباري مسلمان برن بريوا بس تنها سري دينداري كسكي ناكرد بزاني ايات شن بياويكي شونيوشكارو شن نا بل يضم اليه مزيد المعرفه بالسياسه مع اجتناب ما يخالف الشرع منها افرمان لقل اما كسيري افضليتي اكر ام بياو چند ديندار لبناي اما باسي سيري اوي اكر ام كسه چند سياسيه چند اداريه چند جوان اتوانه كاروباري مسلمانان بري بريوا بتابتي باب السياسات بابكي زور قوريه يعني طبعا سياسات لهمو اسلام اكرت سيبش بشي كميان سياستك منصوصه نصي لسر هاتوه لقرآن والسنة باس كراو تو كيشد نية أو أنا هموي ليلة نادي كاري لسركيتو تنزيلي كيتو حكم كان ثابتك مرجعي هم حكم كان بجارك هيش زانايكي أمتي إسلامي لروي سياسي ونيوتو هرشي أحكام الشريعة بروج تطبيقك بلا بندي هي كار كردن هي لسري قدري إمكان تشنكرا هي أو جوري كما جوري دوهم ممنوع شرعا هرشتك بكل مخالفي شريعة به ين نص لشريعتها هاتبك أو اشتمك بل من مسائل الربوي وزور قلوبا بتاني تركا إذا سكاني بيشترى إشارة بيدا ولا باسي اقتصادك بشك من هي شون مصالح مرسلة هي مصلحتك هي وخوا ودين باسي نكد ويا تدسي عقلي مسلمانان بهمان ششن حاكمي مسلمانان سياستك هيج نصيكي لسرناتو بلا بيك نشاتو بلا ميك أم بش زور قرنجا بويا زانان همويان كودنجن لسياستي شرعية ألين سياستي شرعية أويا مخالفي إسلامنك مرجنية موافقك مرجنية نص ودليلك جزئي لسر هموشتك به بنمونا سيركي إمام عمر رضا رحمة الله لبيت دواويني دانا ديوانك شون أمر وزارات هي وزارة فلان وزارة فلان بهمان شواز دواويني دانا ديوانك بو جندو ديوانك بو بريد ديوانك وكو عينا بهمان شواز خو ما دقيل سنين للقرآن ولا للسنة اجتهادك إمام عمر لبوارك لمصلحيك مرسلية كباز نكرا ولا شريعة بويا أو كسيك كاروباري سياسي أكا أبي الزور أجي لم لا ينبي بويا الزوريني كاد أقر دي قد دابي كاتك خليفة مسلمان ما ودولة مسلمانان همو من امر رخنا دائما لا يكتر اجرين ام حزب اسلامي لو حزب اسلامي ام كساتي اسلامي لو يتر هو كاركيت شيء
ئێمە یاسایەکی منضبط نییە لە دەقی قورئان و سونە بڵێ ئاوا بکە ئاوا مەکە. ئەمە وردەکاری کاری ژیانی خەڵکە. ژیانی خەڵک چۆن دابین ئەەکەی، چۆن جێبەجێ ئەەکەی. عەتا لە زمانی ئیمامی عومەرە مەعاش با بڵێن چەندێک بوو، لە زمانێکی ترا چەندێک بوو، لە زمانی معاویە چەندێک بوو، هەمووی ئیجتیهاداتە. هیچ بابەتێ لەو بابەتانە نصوصی شەرعی لەسەر نەهاتووە کە ئەگەر ئەم کەسە بەم شێوازە بوو ئەوەندەی بدەنێ ئاوا بوو بۆ شێوازە. ئەوە خەلیفەی مسلمانان، ئەمیری مسلمانان بڕیار لەسەر ئەم لایەنە ئەدا. تەنانەت هەندێک جار هەندێک مەوزوع هەیە لە ئیسلامە کە ئەڵێم ڕیزبەندی ئەەکەی، ممکنە موقعی ئەوە نەبێت کە تۆ جێبەجێکی. ئەبینی دایکمان عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان ئەیگەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی لولا قومك حديث عهد بكفر لنقضت الكعبة فجعلت لها بابين باب يدخل الناس وباب يخرجون. فەرمووی بەخوای عائشە ئەگەر قەومەکانی تۆ خزمەکانی تۆ تازە مسلمان نەبوونایە کەعبەم هەڵەوەشانەوە ئەبەم شێوازەم نەیەش کە قوڕیش و مشرکین کردویانە، هەڵم ئەتەکانەوە سەر لە نوێ بە شێوازێک تر دروستمە کرد. ئەسەن دوو دەرگامتیا ئەکرد. ئێستا یەک دەرگا هەیە لەناو کەعبەیە کە ئێستا داخراوە، دوو دەرگام ئەکرد، دانەیەک لەم بەرەوە دانەیەک لەو بەرەوە خەڵک بێن و بچن بە ناویان سەیری بکەن. دیقەت بدە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم مشرعە ئیرادەی قەزیەکەکە نایکە، لەبەر چی؟ لەبەر مەسلحەتێکی سیاسی کە لەو کاتە هەست پێ ئەکا خەڵکە تەقەبوڵی ئەمەیان پێ ناکرێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زمینە سازی بۆ نەکردو، بڕیارەکەشی لەسەر دەرناکە و ناشیکە. تەنانەت لە زمانی عەبدوڵڵای کوڕی زوبەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات کەعبەی بەو شێوازە لێ کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وتی. دوای زوبەیر ڕوخانیانە وەکو خۆیان لێ کردەوە. قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دقەتە سیاسیەکە هاتە دی. زمینە زۆر گرنگە لەباری سیاسەتی شەرعیە. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ أفرمي ومن له ذوق في الشريعة واطلاع على كمالاتها وتضمنها لغاية مصالح العباد في المعاش والمعاد ومجيئها بغاية العدل الذي يسع الخلائق. أفرمي وكسي ذوقي هبه للشريعة كمصالح كان عبد كان هموي ببيني أمتي إسلامي همو ببيني تشاوي كراوبي بزانك چی باشە چی خراپە، هەموو ئەمانە ببینێ، مەقاسیدەکانی شەریعەت بە باشی بزانێ. ئەم کەسە سیاسەتێکی عادلی کردووە. ئەگەر بێت و ئەمانە نەزانێ یا شتێ بکە کە لە مەساڵحی ئومەت نەبێ، مەهما کان کەسێکی عالم و دانابێ، ئەوە سیاسەتێکی ناشەرعی کردووە. بۆیە سیاسەت زۆر گرنگە. حتا ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئێمە کاتێک کە ناویمان لێنا سیاسەت لەبەرەوەی عولەما هەندێک گوتویانە و خەڵکی سیاسی خۆیان ئەویان بەکارهێناوە. أفرمي بلكو سياسة بريتي التي إنما عدل الله ورسوله بريتي لعدالتي خو بيغمري خو صلى الله عليه وآله وسلم باجتهاد أمت، باجتهاد علماء وزانا ودانا أمت، باجتهاد قيادة أمت لسر أو مسألة. آية ممكن إنسان لكاروباري سياسية اجتهاداتي غلط كاتو أجريشي لسر ورقري بالله، ممكن خليفيك مسلمان قائدك مسلمان لمسألة كابرير بدا براركشي هلا به. آية أكره هندجار دنيت لدينا بابا وناوى بيلين بابلين كزي دين قبولك بالله أكره كزي دين قبولك في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم لصلح حديبية، يعني أوهم تنازلاتي قبول كرد بلان بغرزي كي قورة تربو آين دي أمتي إسلامي. يان كاتل لغزوي خندقة أو سو خزرجي كو كردوتي رأيتان شيا يجلسر سيبر وبوي مدينة بدن بفلانة هوز بۆ ئەوەی بە ئوسەید و بە ئەوانەی فەرمووی یەک لەسەر سێ ثیماری مەدینە ئەدەم بە فڵانە قەوم بۆی لە مشرکین بگەڕێنە دووە و شەڕ لەگەڵیانە نەکەن، بۆی تەفرەقەیان تێخەم. واتە حتا ئەکرێ ئەموالی مسلمانان بدرێ بە کافر و بێدین بۆ ئەوەی مەیدانی جەنگ دوور خرێتەوە لە مسلمانان هەتا وەکو کاتی خۆیان ئەگرنەوە بەڵێ ئەکرێ. بۆیە ئەڵێن سیاسی مسلمان کەسێک کە پێویستە کۆمەڵی صفاتی تیا بێ، کۆمەڵی شروطی تیا بێ کاتێکە ئیجتیهاداتەکە. یەکەم فقهێکی کاملی بەسەر دینە هەبێت، تێگەیشت بێت دین چییە، مەقاصیدی دین تێگەیشت بێ. طبعا ئێمە فقهمان هەیە، مەقصدی فقهمان هەیە، شتێکمان هەیە پێوتێ فقه الفقه، بابەتێکی زۆر گەورەیە. یعنی مەقصدی فقه چییە لەو مەسئلە، مەقصدی خوا لە دەست بڕینێکە چییە، مقصدی خوا لە دار لێدانی حدێکە چییە، مقصدی رب العالمین، مەبەستەکانی پشتی فقه
ئەبێ ئەم کەسانی کە سیاسین زۆر لە مەبەستانە حاڵی ون و تێفکرێ بن هەموو ئەوە نییە کەسێکی جاهل بێ یەکسەر وەڵا ئەوە کرا مەسەن بە گەورەی مسلمانان بەو شێوازە نییە حتا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بفەرمووی هەر کەس بەبێ مشۆرەتی مسلمانان بەیعەت بدا بە کەسێ ئەوە خۆشی ئەفەوتێن و ئەویش ئەفەوتێن هەردووکیانە کوژرێن لە نەتیجە ئەبێ مشۆرەتی مسلمانان بزانێت چی هەڵەبژێرە کەسێک ئەبێ لە فقهی ئیسلامیە زۆر شارەزا بێت لە مەقاصیدا واتە فقه الفقه شارەزا بێت زائدا فقه الموازین ئێمە فقهێکمان هەیە هەمیشە اختلافی خەڵکی مسلمان لە فقهی موازینە بڕواکەن من زۆر کات سۆفێکی زۆر فەقیری داما و ئەبینم کە باسی دەوڵەتداری مسلمانانی لەگەڵا ئەەکەم سیرەکەم ئەگەر ئەم کەسە دەسەڵاتی هەبێ هەموو جیهانە با بەڕێوە حکمی عالەمی ئیسلامی هەمووی ئەکا بەو فەقیر و داماوی خۆی کەسێکی تر ئەبینم فکرێکی سەلەفی هەیە و ئەمڕۆڵێ بەس خەریکی داوا و بانگەواز و چارەسەری عەقیدەم بەخوا دەسەڵاتی هەبێ ئوممەت هەمووی ئەوە بەڕێوە دەسەڵاتی بە پێی کاری خۆی دەسەڵاتی خۆی فقی موازنات بەکارێنێ حیزبێکی ئیسلامی هەروە کەسێکی جیهادی ئەبینی هەروە هەر یەکەی لە ڕوانگەیەک و سەری فقی موازناتەکە فقی موازنات بە کورتی لە خزمەتتانە عەرزکەم کە عەمری کوڕی عاصە ئەفەرمێ قائیدی مسلمان ئەوە نییە خەیر و شەڕ لە یەک ئەکاتەوە ئەوەیە کە ئەگەر دوو شەڕ هاتە بەردەسی ئەزانێت کامیان کەمترین شەڕ ئەوە هەڵەبژێرێ دوو خێر هاتە بەردەسی کامتریان گەورەترین خێر ئەوە هەڵەبژێرێ ئەوە بریتە لە قائیدی مسلمان کە لەم حاڵەت تێبگا لە فقی موازنات تێبگا فقی موازنات لە بینی خێر و شەڕانێ لە بین و خێر و شەڕ هەموو کەس دەزانێت بە خێر هەڵبژێری دوو خراپەیەتە بەردەسێ کامیان لەم دوو خراپە جێبەجێک ئەوە فقی موازناتە بە نمونە سیرەکەی ئەگەر تەلەڤیزیۆن لە ماڵەکەمە ئیشکە یەک کۆمەڵ مصیبەت و مەشاکل ڕوومتێک ئەگەر مناڵەکەم بچێتە دەرەوە کۆمەڵە مشکلە و مەشاکل ڕوومتێک دوو شەڕ هەردووکیان شەڕ هەردووکیان نەکبەتی بۆ ئومەت کام لەم دوو نەکبەتی هەڵەبژێری کە لابد منه ئەگەر بتوانی هیچیان نەکەیەوە ئەفضەلە بەڵام لابد ئەبێ دانەیەکیان بکەی کامیان ئەکەی کامیان هەڵەبژێری کامیان مەصالحی خۆت لێک ئەدەیتەوە ئەوە کابوو ئەبێ ئەو کەسەی کە ئەبێتە سیاسی مسلمان فقهی موازناتی زۆر زیرەک بێ حاذق بێ عقلی زۆر زۆر بەهێز بێ کار بکە ئەخیر خاڵی ئەو کەسەی کە ئەبێتە سیاسی مسلمان ئەبێ فێڵباز نەبێ بەڵام فێڵی لێ نەکرێ فێڵباز نەبێ بەڵام فێڵی لێ نەکرێ پیاوێکی زیرەک بێ تێبگا لە ژیان هەموو کافرێک نەیبات و بهێنێ و بیخەڵەتێنێ ئەبێ سیاسی مسلمان عیملاقێکی گەورە بێ بەرامبەرەکەی کە هەنگاوێکی نا ئەم بزانێ بۆچی ئەم هەنگاوی ناوە یا خۆی هەنگاوێکی نا بزانێ بۆ ئەم هەنگاوی ناوە لە خۆوە نەڕوە خۆی بدات دەم شەپۆلەک ئەمڕۆ ئومەتی ئیسلامی زۆر تووشی ئەم کێشەیە هاتوین لەگەڵ شەپۆلە مامەڵە ئەکەین ئێمە ناتوانین هیچ قەزەیە دروستکەین قەزەیەمان بۆ دروستەکەن ئێمە لەسەری قسە ئەکەین خۆمان صاحبی هیچ نین نە ئەوەیە دووگۆڵی بکەین نە ئەوەیە سێرکەرێکی جوانیش بین نازانین چی بکەین شپرزین ئەمە ناکاتە سیاسەتی مسلمان بۆیە دوو سیاسەت سەرەکەین بەیەکە هەرێکەی بە شێوازە بیر لە کاروباری مسلمان ئەکاتەوە بۆ چونکە حاذق و زیرەک نین یعنی بیرکەنەوە لە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەسێک گێتە ناو مەدینە جلێکی جوانی لەبەر کردو شمشێرێکیشی پێیە و ئەڵێ هاتووم بۆ سەردانی خزمەکانم ئیمامی عومەر لە دوورەوە سێریەکە یەکسەر بە عەباکەی خۆی تون ئەی پێچەوە ئەیهێنە بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوا یا ڕەسوڵ الله ئەم پیاوە وا هاتووە بە جلوبەرگی جوانەوە بەس شەڕێکی تیا ئەبینم شەڕێ لەم نەفەرە ئەبینم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارێ بۆچی هاتووە وڵاتم سەر لە خزمەکانم ئەدەم ئەی لەگەڵ فڵان کەسەر لە فڵانە شوێن دانیشتە قەرار نەدا من بکوژی دیقەت بدە لەم زیرەکەی ئیمامی عومەر یعنی ئەم کەسە هاتووە زۆر بە سەلیمی بەڵام تێ ئەگا ئەم زیرەکە زۆر گرنگە لە عەرەبا کۆمەڵێ داهیە هەبوون داهیە پشتی شتەکانیان خوێندوێتەوە عەمری کوڕی عاسە سەیدنا معاویە سەیدنا عومەرە ئەمانە پیاوانی زۆر گەور ئیمامی عەلیە ئیمامی عوسمانە ئەمانە هەندێک وتویانە ئەمە فیراسەتیان هەیە خۆشتیان پیشان ئەدا هەندێکی تر وتویانە ئەمە دوهاتی عەرەبن پشتی شتەکانیان خوێندوێتەوە زانیانە چی ئەکەن چۆن هەنگاو ئەنێن بۆیە هەموو هەنگاوێکیان بە حکمت بووە ئەمەی کە عەرزتانەکەم هەموو هەنگاوێکیان بە حکمت بووە مرجنی هەموو نصوصی شەرعی لەسەر هاتبە جا خۆ ئەگەر نصوصی شەرعی بەهاتەیە هەرچی مەلا ئەبوو ئیملاقی سیاسیە بوو ئەوەی نصوص لەبەرە نە مرج نییە جاری وا هەیە سێر ئەەکەی کەسێک بەناو سیاسیە ماڵەکەی خۆی پێ ناچێ بەڕێوە کە ڕەحمەتی خوا لە تیرمیذی بێ فەرمی ئەو کەسەی شؤونی نەفسی خۆی تەکمیڵە نەکرد شؤونی عامەی موسڵمانەی پێ تەکمیڵە ناکرد نازانێ ژیانی خۆی بەرێ بەڕێوە داما و خۆڕ بەسەر ئەوە ئومەتی ئیسلامی بەرێ بەڕێوە بۆیە
کۆمەڵی خاڵ حەزەکەم لە خزمەتە نمونە بێنمەوە لەسەر سیاست بۆی چامان ڕۆشنتر بێ بزانین کامەیە ئەو سیاستەی کە دەقی شەرعی لەسەر نەهاتووە و عولەما هاتوون جێبەجێیان کردووە و کردویانە بە یاسای سیاسی لە ئیسلامە. بە نمونە مەسەن لە عەسری خولەفای ڕاشیدینە ئیمامی ئەبوبەکر بە سیاست و ذیکر و بە فکری خۆی بە وریایی خۆی بڕیار ئەدا ئیمامی عومەر لە دوای خۆی ئەکاتە خەلیفە. تا پرسیاری لێکەن وڵڵا چۆن ئیمامی عومەر دانی ئەو پیاوەک متەشەدیدە عەبدوڕەحمانی کوڕی عەوفیەت چۆن ئەو کەسە متەشەدیدە مەسەن تۆ دائەنی لە دوای خۆت ئەفەرمێ لە بەردەم خوای ئەڵێم وەڵڵی خوایە کەسم نەبینی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە عومەر شیاوتر. دیقەت بدە ئەمە سیاست ئەکا خۆ دقێک ناتۆ وڵڵا عومەر دانێ خۆی فکری خۆی زیرەکی ئیمامی ئەبوبەکر. ئەی ئیمامی عومەر یێ بەناو ئومەتا سەیر ئەکا 6 کەسی زۆر عاقڵی داهەیە هەڵە بژێرێ شورا ئەخاتە دەستی ئەم 6 کەس دوای من ئەم 6 کەسە خەلیفە هەڵبژێرن بۆی مقۆمقۆل ناو عالەمە دروست نەبێ هەموو کەس قسە بکات لە خەلیفە 6 کەس بۆیان هەیە بڕیار بدەن. دیقەت بدە هەموو هەنگاوەکان بەم شێوازن. ئیمامی عوسمان لە دوای خۆی ئاوا نابینێ بڕیار ئەدا کە بە هیچ شێوازێک کەس دیاری ناکە لە دوای خۆی با موسڵمانان خۆیان دیاری بکەن لە دوای خۆ. تەسەوور کە هەر یەکێک بە جۆرێک ئیجتیهادەکە لە مەسئلەیەکە کە هیچ نەسێکی تیان نییە. گەنجێکە بوو لە ناو مدینەیە زۆر جوان بوو ناوی نەسری کوڕی حەجاج بوو. طبعا نەسر مەشهور بوو هەموو ئەفرەتانی ناو مدینە باسی نەسریانە کرد جەماڵێکی خۆی گەورە ئەوەندە باهری پێدا بوو حتا فەرمووی یوسفی ئومەد بوو ئەوەندە جوان. ئیمامی عومەر هات بڕیاری دا نەسر ڕێک نەفی کرد بۆ کوێ بۆ شوێنێکی زۆر دوور کە کەمترین خەڵک ڕێژە خەڵکی تایە. ئێ باشە خۆ گوناهێکی نەکردو نەسر چی بکە خۆی گەورە جەماڵێکی پێ عەتا کردووە. بەڵام ئەمە زیرەکی ئیمامی عومەرە و ڕەئی خۆیەتی لەم مەسئلە کە ئەوێ ئومەتەکە لە عیفەت و پاکداوێنێتیا بمێنێتەوە سەرنجی ئافرەتان ڕانەکێشێ ئەم گەنجە جوانە دوورە خاتەوە. دەی لە هیچ حەدیثێکا نەهاتوە کە تۆ تەحدیدی سعرکەی. بەڵام ئیمامی عومەر هات تەحدیدی سعری کرد بە شێوازێک کە دەوڵەمەندەکان زەرەر نەکەن و هەژارەکانی زەرەر نەکەن. یان کۆکردنەوەی قورئان هیچ دقیقی لەسەر نەهاتووە. ئیمامی ئەبوبەکر ئەیبینێت و ڕەئی خۆیەتی و ئیجتیهاداتی خۆیەتی. ئیمامی عومەر دەواوینی دروست کرد بە هەمان شێواز و ئیمامی عومەر کاتێک کە ضەریبەی دانا لەسەر زەوی ئەو شوێنانەی کە موسڵمانان ئەیان گرت تەوزیع ئەکرا بڕیاریدا تەوزیع نەکرێ بدرێتەوە دەستی خەڵکە و خەراجی لەسەر دانا خۆ خەراج لە دەقی قورئان و سوننا نییە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ داینا اینجا مەسەلەی مؤلفەتی قلوبهم خوای گەورە لە قورئانە فەرمێتی پشکێ زەکات بدەن بەو کەسانەی کە تازە موسڵمانە بن. ئیمامی عومەر لای برد یانی تۆ دیقەت بدە خۆ ئەمە دەقێکی گەورەی قورئانە فەرمووی ئەمە بۆ زەمانێکە کە موسڵمانان لاواز بووین ئێستا موسڵمانان لەو پەڕی هێزان اینجا ئەم هەموو خەڵکە بە لێشاو موسڵمانە بێت جا خۆ زەکات بدرێ بەوانە کەس نامێنێ فەقیر هیچی بەرناکەوێ. طبعا مؤلفەتی قلوبهم ئەگەر زۆریش دەوڵەمەند بن هەر زەکاتیان نەدرێت. بەڵام ئیمامی عومەر فەرمووی جا خۆ ئەو بە لێشاو موسڵمانە بن و هەموو دەوڵەمەند زەکات بدرێ بەوانە خۆ هیچ نامێنێتەوە زەکاتی لێ مەنع کردن. ئیمامی عوثمان هات هەموو قورئان و مصاحفەکانی سووتان ئیلا مصحفی عوثمانی نەبێهێشتیەوە. دیقەت ئەدەی ئەمە هەر هەمووی ئەکاتە چی ئەکاتە جۆرێک لە سیاست کە دەقی لەسەر نەهاتوو نەسی لەسەر نەهاتوو. دوایش بە درێژایی مێژوو مسلمانان مەسەن لەگەڵ ئەم ئومەتە جەنگیان کردووە لەگەڵ ئەمە معاهدەیان کردووە لەگەڵ ئەمە هەمووی ئەمە ئیجتیهاداتە. هەندێک جار باجیان داوە پارەیان داوە بە دوژمن بەس بۆی هجوم نەکاتە سەریان تا لەم جەنگل لێ ئەبنەوە اینجا دوایی حسابێ لەگەڵ ئەما بکەن. هەموو ئەمە کاتە سیاست ئەکاتە حکمەتی مسلمان الحکمة ضالة المؤمن شتەون بووەکەی خەڵکی ئیماندار بریتێ لە حکمەت و دانایەتی. دەوڵەتی مسلمانان وانەیەتە پێشتان دەوڵەتێکی زۆر گەورەی وەکو ئەم دەوڵەتە زەبەلاحە مەعاشخۆرە زۆرانە. دەوڵەتی مسلمانان زۆر بچووکە دەوڵەتێکی مصغەرە هەمووی کەرتی تایبەت ئەیبا بڕێوە. یعنی بیرکەرەوە شؤونی قەضا دەوڵەت ئەیبا بڕێوە شؤونی بەیت الماڵی مسلمانان دەوڵەت ئەیبا بڕێوە شؤونی خارجی ئایا عیلاقە لەگەڵ کێیەکە لەگەڵ کیا جەنگەکە بڕیارات ئەیبا بڕێوە مەساڵحی عامەی ئومەت ئەدرێتەوە دەستی ئومەت خۆی. یعنی ئێستا ئەگەر دەوڵەتێکی ئیسلامی ئەمڕۆ هەبێ کاروباری کارەبا بە هیچ شێوازێ دەستی دەوڵەتان نییە دەستی خەڵک خۆیەتی کەرتی تایبەت بە زمانی ئەمڕۆ ئەیبا بڕێوە هیچ ڕەبتی بە دەسەڵات و حکومەت و ئەوانەوە نییە تەنها قەضا وەزارەتی با بڵێن مالیە لەگەڵ عەدلە
لەگەڵ وەزارەتی خارجی لەگەڵ چییە لەگەڵ وەزارەتی دیفاع کە ئەمڕۆ ناوی لێنراوە دیفاع ئێمە ناوی لێنە وەزارەتی جنودی موسڵمان لە غەیری ئەمانە ئیتر دەوڵەت هیچ کارێکی تری نییە بەسەر وردەکاری حیاتی خەڵکەوە ئەیداتە دەستی خەڵک بەڵام سەرپەرشتی گشتی مراقبە متابعی هەموو کارەکان ئەوە دەوڵەتی موسڵمان ئەیکا ئەوی تری هیچ شتێکی ڕبطی بە ئومەتی ئیسلامیەوە با بڵێن بە خەلیفەی موسڵمانەوە بە دەوڵەتی موسڵمانەوە نیەکەوە بە دەوڵەتێکی مستەغەرە و کارەکان هەمووی خەڵک ئەیبا بەڕێوە ئایا ئیجتیهادات کاتێک کە ئەکرێ یەکسەر ئەبێ ئیجتیهادات کرێ نەخێر لە نصوصی قورئان ئەڕوانین لە سنەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خولەفای ڕاشیدین چیان کردووە ئیجماعی ئەم ئومەتە لەسەر چییە قیاس چۆنە اینجا ئیجتیهاد لە مەسەلەی سیاسەتە یەتە پێشەوە کاروباری خەڵکی موسڵمان لە سیاسەتە ئیشی لەسەر ئەکرێ و ئیجتیهاد و فکری خەلیفە زۆر گرنگە یعنی ئەو کەسە عەقڵانەی کە بە دەوری خەلیفەون و ڕێنمایی ئەکەن ئەو دەستە نەزیه و پاکانەی کە ئێرشادی ئەکەن ئەو عولەما گەورانەی کە دەستگری ئەکەن ئەوە نییە عولەما وەستاو بن یعنی لە بەردەم هەموو ئیجتیهاداتی خەلیفەیە بنمونە مەسەلەن سیرەکەی لە زمانی ئەیوبیەکانە لە زمانی عوسمانیەکانە سەلیمی ئەوەل ویستی لەناو میسرا هیچ دینێ نەیەڵە دینی ئیسلام نەبێ شێخ الئیسلام نەیهێشت تی بۆ دنیا ئەمە بکەی حڕێتی عەقیدەی خەڵک ڕاگیرکە کێ کافرە کێ موسڵمان تۆ هەڵقەچێ بەسەریانەوە ئیجتیهادێکی کرد لە بەرامبەر ئەویست ئیسپانیا کە ئەویست تەنها ئەبێ یەک دینی مەسیحیەت هەبێ ئەمیش ئەویست لە داخی ئەوانە تەنها دینی ئیسلام بێڵێتەوە لەناو میسرا ئەدیانی تر بشواتەوە نەیهێشت فەرمووی نابێ بەرامبەر ئەوان بکەیتەوە ئێمە حڕێتی عەقیدە و ئەدیانمان هەیە ڕێگری لێ کرد لەبەرەوەی لە بەرامبەر نصوصا وەستاوەتەوە هەندی حەزەکەم ئەقوالی عولەما بە کورتی لە خزمەتتانە ئەخوێنمەوە لەسەر مەسائیلی سیاسەت و کۆتایی بە دەرسەکە ئەهێنین ابن خلدون ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سیاسەت دوو بەشە سیاسەتێکی دینیمان هەیە کە نصوصی لەسەر سیاسەتێکی عەقڵیمان هەیە کە خەڵکی موسڵمان خۆیان کارەکانی خۆیان ئەبەن بەڕێوە ئەکابیر و گەورە پیاوانی دەوڵەت ئەم سیاسەتە عەقڵیە ئەبەن بەڕێوە و کاری لەسەر ئەکەن ئەم تەقسیمە زۆر گەورەیە کە ڕەحمەتی خوای لێبێ باسی کردووە ئێمە طبعا لە کاروباری ئیدارەیە زۆر کات دنیامانە مەسائلی دینی ناببینەوە ئارە بنمونە ڕەحمەتی خوا لە ئیمامی ڕازی بێ ئەفەرمێ دوو جۆر قیاسمان هەیە لە دینە قیاسمان هەیە لە دنیا قیاسی دین واجبە خەڵکی موسڵمان شوێنی کەوێ قیاسی دنیا واجبە خەڵکی موسڵمان شوێنی کەوێ قیاسی دین جێگەی نەزەرە مەرج نییە شوێنی کەون ئەوە ئیجتیهاداتە ڕێیەک واڵێ ڕێیەکی تر واڵێ لە دینە چۆن بنمونە یعنی نمونەیەکی بچووک مصغر لە خزمەتانە ئەمڕۆ سیاسەتی با بڵێن دنیاداریمان بڕیاری داوە کە گڵۆپی سوور لە ناو فولکەیەکی مرورە کە هەڵی کرد سیارەکە دەڕاگرن بڵێ وەڵا ئەم ڕەنگە سوورە ناشەرعیە من ڕای ناگرم شتیوان نییە واجبە لەسەر بێ بوەستی واجبە لەسەر بۆ چونکە ئەمە سیاسەتی دنیایە واجبە لەسەر ئەو کارە سیاسەتی دنیا جێبەجێکی هەموو قیاساتێکی دنیەوی ئێمە واجبە لەسەرمان تاعەتیکەین دانراوە سەعات ئەوەنە بۆ ئەوەنە وەزیفەی تۆیە وەڵا کاکەمە سیاسەتێکی ناشەرعیە پێچەوانەی دێن لە دینە ناتوە سەعات 8 بۆ 11 دەوام کە وەڵام من نایکەم شتیوان نییە ئەمە سیاسەتی دنیایە واجبە لەسەر بێت جێبەجێکی وەکو خۆی یان ئەوە تا لەو شوێنامە بە دوورکەوەرەوە سیارە لێ مەخوڕە بۆیە سیاسەتی دنیا واجبە لەسرت جێبەجێکی سیاسەتی دنیا خەڵکی موسڵمان داینێ خەڵکی بێدین داینێ یەک جۆرە بۆیە لە خەلیفەی موسڵمانانە و لە ئەمیری موسڵمانانە بە مەرجدا نەنراوە لە کاروباری دنیایە ئەو شتانی کە عمومی ئوموری دنیای خەڵکە بێ بگەڕێتەوە سەر دەقەکان و سەیری دەقەکان کە ئەگەر پێچەوانەی شەریعەت نەبوو لێ قبوڵەکرێ وەکو ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیمامی غەزالی ئەفەرمێ إن مقاصد الخلق مجموعة في الدين والدنيا ولا نظام للدين إلا بنظام الدنيا فإن الدنيا مزرعة الآخرة أفرمي بخوا مقاصد وما بستي خلق هرهم إلا الدين والدنيا كوبوتو هم أوي أم عالم بدي هلا حول أداة ومحاولاتك هم يمشتي آية دين ما نشون به دنيا ما نشون به بخوا نظام لدينا دروزنا به أجر نظام الدنيا بدستوى نبي نظام الدنيا إسام ربوي مكارباري الدين ما رجنا كين دو ملا لمزيوتك رجنا كون دو شيخي طريقة رجنا كون دو داعي رجنا كون دو جهاي سياسي رجنا كون هم ما بوتشي هو كاركيشي كاري الدنيا لدس ما نانية شر لسد دينك نظامي دينيش بنظام الدنيا ركبته أجر استا خليفة مسلمان هبوا
دەوڵەتی موسڵمانان بڕیاریدا ئەوە فقهی ظاهری ئیش پێ ئەکەین تەواو هەموو نیو ئەم اختلافاتە هەمووی ئەڕوا بڕیاریدا مزگەوتەکان ئەبێ بەم شێوازە ببرن بەڕێوە کەس بۆی نییە مخالفەیکە بەو شێوازە چێ بەڕێوە مخالفەیەەکە لە کارەکەی دوورەخرێتەوە لا ئەبرێ بۆ چونکە ئەمە نظمی دنیاە یعنی ئێستا تۆ تەسەورکەن توخواسێری ئەو مزگەوتانە ئێمەکەن مزگەوتێ زیکرە خوێنی مزگەوتێ ناخوێن مزگەوتێ نوێژمان درێژە مزگەوتێ نوێژمان کورتە هەرواش پرزین پێڵاوێکمان پێڕێک نابێتەوە لە مزگەوتە ڕێ ڕزێکمان پێڕێک نابێتەوە ئەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی نظمی دنیامان بەدەستەوە نییە نظمی دنیا بەدەستەوە بێ نظمی دین بە ئاسانی ڕێکەبێت نظمی دنیای ئێمە بەدەست خەڵکێکی بێدینەوەیە حەز ئەکا پشێویمان تیابێ حەزەکە ڕێک نەبین خۆشمان عەقڵ نیم زانی سیاسەتی دینمان کەین بۆیە سەیرەکەی فإن الدنيا مزرعة الآخرة نمان تواني أو كار جيبجي كين وكو غزالي رضا ورحمة الله عليه بأفرمي أمن دبس له وتيزانان لسرباسي سياسات أما ببختي لخزمتنا بليم أمتي إسلامي هستانوي بخلقي سياسي زور عاقلة ابن تيمية رضا ورحمة الله عليه بأفرمي خوا إدامي دولتك أدا أجر عادل به بكافرج به كافر بعدالتي تيابي خوا إدامي أدا أجر الظالم به مسلمان بخوا إدامي نادا أكي واتا أساس عدل لسر زويا جيبا جيكري لسياسة أبي عدالة برباكري كاري خلقي سياسي بريتي لبرباكرني عدالة بهر شوازة لشوازة كان بهر جورك لجورة كان بوي أجر أنفقي سياسة ما نبي أما كمتين الرخنة ليكتر أجرين بو آیا ئەو کەسێک کە لە حیزبێکی سیاسی بڕوای بە حیزبێکی سیاسی کارەکە ئایا ئیدارەی من ئەبا بەڕوای ئیدارە حیزبەکەی خۆی من حەقم چی بەسەریەوە ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ئەفەرمێ پلێک لە پلەی ویلایەت ئینسان بێتە وەلی خوا ئەوەیە کە ڕەخنە لە خەڵک ناگرێ لە کاری موسڵمانان ناگرێ یعنی تۆ بێ ئەو موسڵمانە بۆچی ئاوای کرد ئەمەی تر بۆچی ئاوای کرد ئاها فڵانە کەس ئاوای کرد تۆ حەقت چییە وەکەی کاری تۆیە خۆ تۆ ئەمری دنیا و بەدەستەوە نییە تۆ ئۆزێک ئەمری دینمان بەدەستەوە ماوە نازانێت چی بکەین لە بین یەکترە بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ زۆر چاوڕۆشن بێ گەنج لەم ئایندەی ئومەتی ئیسلامی کە بەرەو پیرۆ ئەبێ زۆر وریابین کورە کافران و بێدینان مەشغوڵمانەکەن بە شتی زۆر بچووکەوە کارە گەورە گەورەکان لە یاد ئەکەین تەسەوەر کە شتی زۆر بچووک ئێمە هەومان ئەجوڵێنێ شتی زۆر گەورەی ئومەت نامانجوڵێن تەسەوەر کە ئێمە لە قوفڵەوە ئێمەیان کوژانوەتەوە هیچمان بەدەسەوە نییە لەناو سجنێکین لەناو ئەم سجنە ناتوانین بە عەقڵی دانیشتن لەگەڵ یەکترا هەڵکەین کافرێمە خزۆ سجنەوە بۆیە بەڕاستی گەنجی مسلمان ئەبێ زۆر سیاسی بێ ئەبێ زۆر دووربین بێ کاروباری ژیانی خۆی مرتب کرد بێ هی ماڵی خۆت مرتب کرد بێ اینجا لەگەڵ مجتەمع و کۆمەڵگاکە مرتب کە تا ئەو ڕۆژەی فرسەتێ بۆ ڕێکەکەیە لە هەر شوێنەکە لە ئیدارەیەکە بووی زۆر جوان بی ببەڕێەوە زۆر بە مەزبوطی و بە مرتبی چەندێ پێت کرا فاتقوا الله ما استطعتم چەندێ توانی دەڕێکپێک جێبەجێک بۆی ئەو ڕۆژەی کە ئومەتی ئیسلامی هەستاوە تۆ بەردی بناغەبی بۆ هەستانەوەی ئومەت نەک بە شپرسی و شێواوی ئەو کاتە دەوڵەتێکی شپرز و شێوا دروستەکەی هەرزوو ئەفەوتێت و ئەڕوخین دەوڵەتێک لەسەر زوڵم دروستە بێ لەسەر عەدالەت دروست نابێ بۆیە عەزیزانم ئەمەی کە عەرزم کردن بەشێکە لەو هەنگاوانەی کە دەوڵەتی موسڵمانی نوێ پێویستی پێیەتی کە گەنجەکانی تێبگەن تێبفکرن سەیری ئایندەی خۆیان زۆر بەگەشی بکەن بۆ ڕۆژی هەستانەوە بۆ ئەو ڕۆژەی کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عەدالەتی خوا لەسەر زەوی جێبەجێ ئەکەنەوە داوامە لە ذاتی پاشی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت زاناکانمان سیاسی بکە سیاسیەکانمان زانا بکە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم ئومەتە زۆر ناڕەحەتی و میحنەتی بینیوە یا ئیلاهی بەهانامانەوە وەرە بمانگەڕەوە سەر قاچەکانی خۆمان بمانگەڕەوە ئەو کەسانەی کە ئەم ئومەتە جارێکی تر زیندوو ئەکەنەوە بەرز ئەکەنەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە تۆ خۆت شاهیدی ئێمە لەبەر خاتی تۆ بە ڕۆژوو بووین خوایە تۆ خۆت شاهیدی بەخوا لەبەر خاتی تۆ یەنە مزگەوتەکان و ئاوەدانی ئەکەینەوە لەبەر خاتی تۆ شەوەکانت بۆ زیندوو ئەکەینەوە یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی لەبەر تۆ ڕکوع ئەبین لەبەر تۆ سجود ئەبین یا ئیلاهی تۆ خۆت شاهیدی لەبەر خاتی تۆ خۆمان لە حرام ئەپارێزین خوایە تۆ خۆت شاهیدی خۆمان لە گوناهەکان دوورەخەینەوە هەتا توانی بێتمان یا ئیلاهی تەنها لەبەر خاتی تۆ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە
قبولمان کە یا ئیلاهی لە گوناهەکانمان خۆش بە یا ئیلاهی ڕەزامەندی بەسەرمانە دا ببارێنە تو گەورەی خۆت ئەم کرچ و کاڵێمان لێ قبول کە یا رب العالمین خوایە سەیری کردەوەمان مەکە سەیری دڵمان کە بەخوا دڵمان پڕ لە خۆشەویستی بۆ تۆ بۆ دینەکەت یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بۆ صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە خوایە تۆ زۆر کەریمی دەستی کەس ڕەت ناکەیتەوە بەخوا کەس لە ماڵەکەت بە ناومێدی دەرناکەی یا ئیلاهی ئەمەش خۆمان خزۆتە ماڵی تۆ بە ناومێدی دەرمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین ئەوەی ئاماری دڵمانە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی کەوا مۆسپیەکان کاتێکەوە دەستیان بەرزەکەنەوە رب العالمین بە گەورەی خۆ بە عەزەمەتی خۆی شەرمیان لێ ئەکات و دەسەکانیان بە خاڵی ناگێڕێتەوە یا ئیلاهی دەسی ئێمە بە خاڵی مەگێڕەوە لەم ڕەمەزانە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەوەی چاکە بۆ دینمان و بۆ دنیامان یا ئیلاهی پێمان عەتاکە خوایە ئێمە بەدڵ داوات لێ ئەکەین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خوایە ئێمە بەدڵ داوات لێ ئەکەین هەر چاکەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە هەموو عمری داوای لێ کردو ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو نازدارەی دڵمان بە هەموو عمری پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە یا رب العالمین خوایە تۆ خۆت شاهید و ئاگاداری بەسەرمانەوە یا ئیلاهی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم عارەقەی زۆر ئەڕژێ خوایە خوێنی لێ ئەتکێ یا ئیلاهی بەهانامانەوەرە یا ئەکرەم الئەکرەمین خوایە مسلمانانی مستەضعەف لە هەموو جیهانە لەکوێ لە ناڕەحەتیان یا ئیلاهی بەهانامانەوەرە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی برا خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوڵ و مناڵەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە یا ئیلاهی هەرکەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دراوسێکانمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی گۆڕستانەکانمان ببوورە یا ئیلاهی ئەو مسلمانانەی بێکەسن بەخوا ئیلاهی کەس شک نابن لە ناو گۆڕەکانیانە سەیری زمانی مسلمانانەکەن یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی بەسەر هەموویانە ببارێن خوای گیان گۆڕەکانیان ئارام کە یا رب العالمین خوایە تۆ خۆت ئەزانی مسلمانانێکی زۆر لە هەمە چەشن و هەمە ڕنگ لە ئومەتەکانی تر و لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە گوناهانێکی کەمەوە کە کردویانە ئەهلی تەوحیدن خوایە لەژێر عەذاب و عقابان یا ئیلاهی ئێمەی گوناهبار لەم ڕەمەزانە بە خەجاڵەتی خۆمان هانای فەقیری ئەوان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی عەفو و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنەوە عەذابیان لەسەر هەڵگرە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی بەخوا ئێمە مشتاقی بینینی پێغەمبەری خوایان صلی الله عليه و آله وسلم بەخوا دڵمان زۆر حەز بە دیداری خۆشەویستمان ئەکا صلی الله عليه و آله وسلم یا ئیلاهی ئەم ئیشتیاقەی دڵی ئێمەی پێ بگەێنە و سڵاوی ئێمەی پێ بگەێنە یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی عەرزی کە خەڵکانێک لە میلەتی کورد بەو پەڕی ئیشتیاق و شەوقەوە بەخوا تاسەی دیداری تۆ ئەکەن یا رسول الله صلی الله عليه وسلم ئیلاهی بەخوا ئەگەر ئێمە هیچمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە خۆشەویستیمان هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەخوا ئیلاهی خۆشەویستیمان هەیە بۆ سنەتەکانی ئەو بەخوا ئیلاهی ئەوەی کە هەمان هەر هەمووی بەختکەین لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هێشتا خۆمان بە مقصر ئەزانین یا ئیلاهی ئێمە لە هەموو سوچ و قوژبنێکی ژیانمانە بۆنی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه و آله وسلم دەیا ئیلاهی لەسەر دینەکەی ئەو بمان ژیانە خوایە بە دینەکەی ئەو بمان مرێنە لەسەر ڕێباز و دینەکەی ئەو بمان مرێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین لەسەر ڕێباز و دینەکەی ئەو بمان مرێنە یا ئیلاهی لە ساحەی مەحشەرە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەڕووی گەشەوە بەرەو پیریانێت یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە مسلمانانە یەک دنیا گرفت و مەشاکیل و کێشەیان هەیە بەخوا ئیلاهی ناتوان بۆ کەسی بەرزکەنەوە تەنها بۆ زاتی عەلی تۆ نەبێ بەخوا ئەزانین کە ئێمە کەڵکی ئەومان نیشتەکانمان بەرزکەینەوە زمانمان زمانی گوناهە یا ئیلاهی بەڵام بەخوا پەروەردگارە ئەزانین کە تۆ زۆر بەڕەحم و بەخشندەی یا ئیلاهی هەرچی ئەمانەوە پێمان عەتاکە شاکەی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە گرفتەکانمان بۆ چارەسەرکە دڵ و ماڵمان ئارامکە وڵات و نیشتیمانمان ئارامکە ڕزق و ڕۆزیمان زیادکە شیفا و صحەتمان پێ ببەخشە
یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕزقی حەڵاڵمان زیاد کە تو گەورەی خۆت تووشی حەراممان مەکە تو گەورەی خۆت ئەوەندە حەڵاممان دەرێ محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی دەستی نامەردمان مەکە یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی مرۆڤمان مەکە خوایە زەلیلی بەردەستی زاڵمانمان مەکە خوایە زەلیلی بەردەستی زاڵمانمان مەکە یا ئیلاهی زەلیلی بەردەستی زاڵمانمان مەکە یا ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوري وخوالي من قبولك